سلااوڕێز من بە کورتی باسی مەنسوور بوتان دەکەم مەنسووری کوڕی مەسعود لەبەر ئەوەی ئەو هێزەی کە تەقەی لە خەڵکی کرد لە خۆپێژەندەڕانی کرد لە هەولێر لەسەر هەرکەکان یاریشی کرد و گەنجێکیشیان تێڕۆر کرد هێزەکەی مەنسوور بوو هێزی تایبەتی ئەو هێزی گوڵان هەر ئەو شەوە کە هێزیان برد زانیاری بۆ هات شتێکم بڵاو کردەوەتم هێزێکی زۆریان برد هەر ئەو شەوە زانیم کە ئەو فەرمانی داوە تەقە لە خەڵ بکەن دەستان کراوە چەند کەس بکوژن بیکوژن ئەمە کوڕەکەی مەسعود بارزانی مەنسوور من لێرە زۆر باسی ئەوە ناکەم کە بۆ خۆپێشاندانیان کردووە کە مافی خۆیانە کە چیان بەسەر هاتووە چیان سەر نهاتووە من لێرە بەس بوتان باسی ئەو مەنسوورە دەکەم ئەو مەنسوورە کێیە و چییە طبعا مەنسوور کوڕی دووەمی مەسعود بارزانیە کوڕی جەیرایە مدەللەری جەیرایە کە لە ماڵەوە پێی ناڵێن مەنسوور پێڵێن سۆرکە ناوی سۆرکەی لە ماڵەوە ئەم مەنسوورە عمری تەمەنی 14-15 ساڵە بوو لە مەکتەب دەرکرا لەبەر ئەوەی کەسێکی شەڕۆکی بوو لە خەڵکی ئادا چەق و هاوێژ بوو و ئاموزاکانی جارێک بە پێکەوە لە مەکتەب بوون ئیتر لێش لە ئاموزاکانیشی دەدا نەبەست لە خەڵکی تر ئەنی کەسێکی ئەتوانێ بڵێ ساقط بوو کەسێکی ئەوە نەبوو بشتە مەکتەب ئەوە بوو لە مەکتەبیان هێنا یعنی وا بزانم سەرەتایش تەواوی نەکرد کەسێکی شەڕۆکی بوو ئەم کەسە مەنسووریان سۆرکە لە 15 ساڵیە عاشقی کچی ئاموزایەکی دەبێت کچی مسر ناوی زیکرایە کە ئێستا خێزانیتی زیکرە ئەو وەختە تەمەنی 11 ساڵ بوو دەویست بیهێنێ باوکی وان ئەوان دایکی پێیان وت ئەتوو زۆر گەنجی و بچووکی 15-16 ساڵی 15 ساڵ شتێکی وا بوو کچەکەش بچووکە نابێ ئیتر ئەو وتی بۆم نەهێنم خۆم دەکوژم ئیتر ئەوانیش باوەیان نەکرد وەڵا یەکسەر ئەڵێن بە گولە فیشێکێکی لە خۆیدا خۆی ویستی خۆی بکوژێ ئیتر ئەوە بوو وتیان کاکە بووی بێنن شتەکە گەورە بوو و زیکران لێمارە کرد طبعا ئەمەی کە خۆی بریندار کردووە ئەوەی بڵێ ڕاست نییە یان مەنسوور ئەگەر تو بڵێ ڕاست نییە فەرموو پێشانی کەسانی نزیکی خۆت دەکەت و کە تو بریندار نەکرد کە خۆت بریندار نەکردووە یعنی کەسێکی وەک بڵێم شەقاوە بۆ شەقاوە نییە خۆی بریندار کە عەلەسەر خۆی دەکوژێ ئەگەر زیکرای نەدەنێ ئەم کەسە طەبیعەتێکی هەیە لە ماڵەوە کە مەسعود خۆیشی ناوێرێز خۆی لەگەڵی زۆر تون بکە براکانیش هەمان شت کەسێکە بە زەوقی خۆی ئیش دەکا من لێرەوە پێت دەڵێم مەنسوور بارزانی تو ئەتوو کەسێکی مخەدەرات بەکاردێنی مخەدەرات وەرە خۆت و ئاموزاکانت دەهان سکالا لەسەر من توما کردووە لە بەری وەرە ئەو سکالایش توماکە بڵێ مەکی بەم دەڵێ ئەتوو مخەدەرات بەکاردێنی منیش بە حاکم دەڵێم فەرموون تەستێکی بکەن یایە مخەدەرات بەکاردێنێ یان بەکارنەهێنێ و بوومان ئیسبات دەبێ یان من ڕاست ناکەم یان تو مخەدەرات بەکاردێنی بەڵێ کوڕەکەی مەسعود بارزانی مەنسوور مخەدەرات بەکاردێنێ کابرایەکی معتادە کابرایەکە هیچ پرینسیپێکی لای نییە هیچ پرینسیپێکی لای نییە مەنسوور هیچ پرینسیپێکی لای نییە کەسێکە زۆر بێوجدانە هێزێکی دروست کردو بە ناوی هێزی گولان یەک دنیا تانج و نەژمەی لەسەر شاهین داناوە کە خۆی کەسێکی سەرسەری هیچ نییە دوێنێ بە چەکی ئەمریکی کەسێکی تێڕۆر کردووە مەنسوور گرین کارتی ئەمریکیشی هەیە ماڵەکەی یەکێک لە ماڵەکانی لە ئەمریکا لە مەکلێنە من چوومە بەر دەرگای ئەو ماڵای و ڕستشم هەیە من لێرە بانگەواز دەکەم بوو خانەوادەی ئەو کەسێک کە کوژراوە بەڵام پەشیمان نەبن فەرموون وەرن سکاڵای لەسەر تومارکەن لە ئەمریکا چونکە ئەو هێزە بە فەرمانی ئەو هاتووە هەر کەسێک خاوەنی گرینکاتی ئەمریکی بێ جەریمەیەک لە دەرەوەی ئەمریکاش بکە یاسای ئەمریکا لەسەر تەطبیق دەبێ ئەگەر ئێوە پێتان باشە فەرموون من یارمەتیتان دەدەم فەرموون وەرن سکاڵای لەسەر بەرپرسی ئەو هێزە تومارکە کە مەنسوور بارزانیە مەنسووری کوڕی مەسعودە هەڵبەت مەنسوور بیرەکانی عیزالە خۆیەتی
أو لا ناس إخوتي صاحبي جمارەیەکی نازانم چەنداوی ملیۆنە دۆلار ئیخۆیەتی تر دەوتی کوردستانە و نەوتی خەڵکە و قوتی ئەم خەڵکە دەیخۆن و دەیدزن و مەسعود و کوڕەکانی. مەنسوور زۆر برادەری گورانی بێژێک بوو، ناوی جەمشیدە، کوردی ڕۆژهەڵاتە. کچێک لای جەمشید ڕاقیسە بوو، ڕەقسی دەکرد، ناوی سودابە، ناوی سودابە. کچەکە ناوی سودابە بوو. من چەند مەقتەعێکی دەنگی سودابە و مەنسوورشم بەڵاو کردەوە کە ژن و مێرن و کچێکی هەیە، ئێستا لەگەڵ یەکتر نەماون. ئەو کچە سودابە ڕاقیسە بوو لای جەمشید. لە ڕێگای جەمشیدەوە ئەو کچەی ناسی و مارەی کرد و کچێکی دا و چەندی ساڵ بەپێکە و سودابەش پارێکی باشی بخۆی لای دروست کرد و ڕۆی و یەکتر جیابوونەوە. من چەند مەقتەعێکی دەنگی ئەوانم بڵاو کردەوەی سودابە و مەنسووری، سودابە و دایکی وتر تا ئەخیری. ئێستا ژنێکی تری هەیە، دایکی لوبنانیە، باوکی عێراقیە. یعنی ئەوە لە ژن هێنان و کچ و نازانم چی بێژمارە، کەس نازانێت چی دەکە. یعنی ئەو دە ژن و کچ و تەرتیبات ئەو بابەتە زۆر کەسێکی سەرسەریە، کەسێکی سەرسەری و کەسێکی بێئەخلاقە. تەواو نەکوێ فێری ئەخلاق دەبێ لە پەروەردەی ئەو بنە ماڵە کە قوتی خەڵک دەخۆن، کە خیانەت دەکەن. طبعا ذیکرای خێزانی منسوور من نەبێت ئەس لێ بێژم منسوور ئەوێ سودا بەبوتەینۆی دڵزانی پەیوەندیەوەی چەلگەل ئەستا بێت بەس تەمام نەکەم بڵاوەسە بیت ئەکەم ئەو ژێتین مەدەنگێت وە ژێتین. طبعا ئەم شتێکە لە هەولێر ڕوویدا و ئەم هێزەی کە لەبەرد عەسابەیە، کابرایەکی عەسابەیە، کابرایەکی سەرسەریە، کابرایەکە لای ئەو حساب بۆ هیچ کەسێک ناکە، حەقیشی دیچکە کەس نییە بەرامبەریان بوەستێ. معارزەیەکی هیچ و پوچ و لاوازمان هەیە، هەر ناوێرن باسی ئەم شتە بکەن، هەر ناوێرن باسی بکەن. یەکێتی لەو بەرەوە بخۆی بەکادێنان بابەتە لەسەر بابەتێکی سیاسی و هیچتر نە و سنوورێکی هەیە. حکومەتی عێراق حکومەتێکی لاوازە، یعنی معقول نییە کابرایەک پاڵاوگایەکی لەسەرەوە ملیارێکە بێ، هێزێکی تایبەتی خۆی هەبێ، خەڵک بۆکوژێ کەسیش لێ نەپرسێ، کەسیش پێی نەڵێ، کەسێکی وەک بنیا خەڵکی تر بێن قسە بکەن و ناڕازەی دیارکەن. ئیتر ئەم مەنسوورە، ئەم سۆرکەیە کەسێکی معتادی مخدراتە، کەسێکە بێپەروەردەیە بەڕاستی، لە مناڵیەوە شەقاوە بووە، لە مناڵیەوە کەسێکی خوێڕی بووە، لە مەکتەب و لەناو خەڵک و لەناو ئەوە تەعدای زۆری کردووە. کچێک لەناو ماڵی ئەوان ئیشی کردووە، مەنسوور ئەشکەنجەی داوە. ئەو کچە لەگەڵ من قسەی کردووە کە مەنسوور ئەشکەنجەی داوە، ئیسباتشم هەیە. یعنی مەنسوور کابرایەکی زۆر بێڕەوشتە، کابرایەکی هی ئەوە نیە لە ناو کۆمەلگایەکی سەلیمدا بژین. لە کوڕەکانی سەدام دەچێ عودەی و لە کوڕەکانی قەزافی دەچێ، ئەوانەی کە خەڵکیان لەسەر جادە دەکوشت. هەمان شتە مەنسوور کابرایەکە، یعنی بەڕاستی ئەخلاقی نییە، بەڕاستی کابرایەکی کوڕی جادەیە. ئیتر من لێرەوە دووبارە بە باوک و خێزانی ئەو کوڕە دەڵێم، کاکە دەتانەوێت شکاتی لێ بکەن، یاسای ئەمریکا لەسەری تەطبیق دەبێ، ئەمە گرین کارتی هەیە. من یارمەتیتان دەدەم، من محامیتان بوتان پێیاکەم. ئەو هێزێک کە هاتووەوە هێزی گولانە، فەرماندەکەی مەنسوور بازانیە، ئەو پاڵاوگایە هی ئەوە، فەرمون وەرن، من یارمەتیتان دەدەم. مەنسوور سۆرکە تشتێت ئەس گەلێکەوە زانم، تشتێت ئەس گەلێکەوە زانم، یا نەهێ لە دەفتەراتە و یا زیکرایە و یەدی هەمیاوەکەم دێڤەکەم هات. ئەو دختورێ سێ شەب و سێ ڕۆژە ماڵەتە نەویستی دەتکێ بوو. مەنسوور دارە بخێر بچی، دارە هەی